بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست گەندەڵی و گەندەڵکاران مەترسیان لەسەر قەوارەی هەرێمی کوردستان دروست کردووە لە ماوەی 28 ساڵی ڕابردوودا بەهۆی گەندەڵی نەتوانراوە مؤسساتی دەوڵەت لە هەرێمی کوردستان بنیاد بنرێت و هەروەها بەهۆی گەندەڵیەوە تاوکو ئێستا نەتوانراوە خزمەتگوزاریە سەرەتاییەکان بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دابین بکرێت. بە میواندارێک لە بەڕێزان مامۆستا دارا محەممەد ئەمین ئەندامی پێشووی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان هەروەها دکتۆر ئەحمەد وەرتی سەرۆکی سەنتەری ئاین دەبۆ لە کۆڵنەوە باز لە مەترسیەکانی گەندەڵی و گەندەڵکاران لەسەر قەوارەی هەرێمی کوردستان دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبین. گەندەڵی و گەندەڵکاران بوونەتە مەترسیەکی جددی لەسەر قەوارەی هەرێمی کوردستان لە ماوەی 28 ساڵی ڕابردوودا. بەهۆی هاوپەیمانی گەندەڵکارانەوە نەتواندراوە کار بۆ بەهێزکردنی دامەزراوەکانی هەرێم بکرێت. هەریەکە لە حکوومەت و پەرلەمان کراونەتە کارتۆنێک بەدەستی حەزب و گەندەڵکارانەوە. ئاوکات گەندەڵکاران بوونەتە گەورەترین کۆسپ لە بەردەم دروستبوونی بنەماکانی دەوڵەت و نەتواندراوە لە هەرێم دام و دەستگای دەوڵەتی و هێزی نیشتیمانی و ئابوووریەکی بەهێز دروست بکرێت. ئەمڕۆ هاوپەیمانی گەندەڵکاران خاوەنی هێزی چەکدار و یاسا و دەسەڵاتن ژینگەیەکی لەباریان بۆ دزی و تاڵانی ڕەخساندووە. میلەتیش خراوەتە سەرساجی عالی. گەندەڵکارانی هەرێم لە دوای ڕاپەڕینەوە بە دزینی تەلی کارەبا ئاودیوکردنی شۆفڵ و کەلوپەلی بەنداوەکان بۆ وڵاتانی دراوسێ دەستیان بە کارەکانیان کرد. ئێستاشدا لە ڕێگەی دەست بە سەرداگرتنی داهاتەکانی هەرێم درێژە بە گەندەڵیەکانیان دەدەن. گەندەڵکاران بۆ مانەوەرە دەسەڵات ئامادەن هەموو سازشێک بۆ وڵاتانی دراوسێ بکەن تەنانەت لەو کاتەی خوێنی پێشمەرگە لە شەڕی داعش دەڕژا هەندێک بەرپرسی گەندەڵ بازرگانیان لەگەڵ داعشدا دەکرد. ڕێکەوتنامەی نەتەوەی گرتوەکان گەندەڵکار بە خۆفرۆش و نیشتیمان فرۆش ناو دەبات بە مەترسیەکی گەورەش لەسەر کۆمەڵگەی وەسف کردووە. گەندەڵی و گەندەڵکاران بوونەتە هۆی مەترسی لەسەر ئاسایشی نەتەوەی و کۆمەڵاتی هەرێمی کوردستان. بەهۆی قۆڕەخکردنی سەرچاوەکانی داهات و ناداتپەروەری لا دابەشکردنی موچە تاوانەکانی کوشتن و خۆکوشتن و بەکارهێنانی مادە هۆشبەرەکان و لێک هەڵوەشانەوەی خێزان لە ئێستادا ڕۆژ بە ڕۆژ ڕووی لە هەڵکشانە. هەروەها گەندەڵکاران کەرتی کشتوکاڵ و پیشەسازی و گەشتیاری هەرێمی کوردستانیان وێران کردووە بۆ مانەوە لە دەسەڵات کۆمەڵگەیەکی بەکاربەریان دروست کردووە. بە بڕوای شارەزانی بواری حکومڕانی گەورەترین مەترسی بۆ سەر قەوارەی هەرێم درێژەدانە بەدزی و زۆر زوڵم و ستەمکردن لە مێژوشدا چەندین دەوڵەت بەهۆی گەندەڵی و خراپەکاریەوە لە ناو چوون. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز. دکتۆر ئەحمەد ئەگەر سەرتا بینە لای بەڕێزتان سوپاس بۆ ئامادەبوونتان سەبارەت بە مەترسیەکانی گەندەڵی چ مەترسیەکی لەسەر قەوارەی هەرێمی کوردستان دروست کردووە؟ بەناوی خوای بەخشندە میهرەبان زۆر سوپاس بۆ بەڕێزتان و ڕێز و ئەحتراممان هەیە بۆ بینەرانی کەناڵەکەتان و بەرنامەکەتان. لە ڕاستیدا گەندەڵی یەکێک لەو پەتایە کوشندانەیە کە ڕوبەرووی هەر گەل و وڵاتێک و هەر دەوڵەت و دەسەڵاتێک بێتەوە تووشی کارەساتی گەورە و کێشەی گەورەی کات و مەترسیەکانی کوردخایەن و درێژخایەن ڕوبەڕووی ئەو وڵاتە دەکاتەوە. ئەو گەندەڵیانەی کە لە هەرێمی کوردستانە هەیە بەداخەوە گەیشتۆتە ئاستێکی واکە ئەمڕۆ مەترسیەکی گەورەی لەسەر خودی ئەو قەوارە سیاسیە دروست کردووە کە قەوارەیەکی دەستوری دان پێنراوە پێی دەستوری عێراقی و ماوەی 29 ساڵە ئەم دەسەڵاتە هەیەەوە لە دوای 2003شەوە وەکو قەوارەیەکی دان پێنراوی هەرێمێکی فیدراڵی لە سوارسەوەی دەوڵەتی ئیتحادی عێراقیە وەکو هەرێمێکی دەستوری دان پێنراو کاری خۆی ئەکات و موسساتی خۆی هەیە. بەڵام ئەم گەندەڵیەکە چۆتە ناو هەموو دام و دەستگاکان و هەموو وەزارەتەکان و هەموو جونگەکانی گرتوتەوە مەترسیەکی گەورەی لەسەر ئەم قەوارەیە دروست کردووە کە ئەمڕۆ هەوڵاتیانی ئەم هەرێمە بێئومێد بووە بێهیوا بوون لەوەی کە چارەسەری ئەو گەندەڵیانە بکرێکە بەداخەوە لە ماوەی ئەو 29 ساڵی دەسەڵاتی دوو حیزبی گەورەی هەرێمی کوردستانە گەیشتۆتە ئاستێک گەیشتۆتە لووتکە کە چارەسەری زەحمەت بووە. چونی بەڕێزت هەموو جۆرەکانی گەندەڵی ئێستا لە کوردستانان کە ببێتە مەترسی بۆ سەر
ئەزمموی هەرێم یاخود ئەوەی کە پێی دەوتێ گەندەڵی سیاسی کە خۆی لە قۆڕکردنی کورسی قۆڕکردنی سەرچاوەکانی دا تەزویری هەڵبژاردن دەبینێتەوە تا چەند ئەمە مەترسیدارترە بۆ سەر ئەزمموی هەرێم بە بەراورد بە گەندەڵەکانی مەسەلە دارایی و ئابوووریەکە. بەڵێ خۆی گەندەڵی سنجۆرێکی هەیە چەند تۆزە دەنگەکە لاواز بوو لە پرسیارەکە بەڵام وا تێگەیشتم کە گەندەڵی سیاسی کاریگەری زیاتر بێت لە گەندەڵیەکانی کە دیارە گەندەڵی سنجۆرێکی هەیە گەندەڵی کۆمەڵایەتی هەیە گەندەڵی کارگێڕی هەیە گەندەڵی سیاسی هەیە کە لوتکەی گەندەڵی توانین بڵێن گەندەڵی سیاسیە کە گەیشتە ئەوەی کە دەسەڵاتی سیاسی گەندەڵ بوو ئەوە کاریگەری لەسەر هەموو جونگەکانی تر ئەبێت و گەندەڵی بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵێن دوو جۆری هەیە گەندەڵی بچووک هەیە کە ئەو کەسانە ئەیکەن ئەنجامی ئەدەن وەکو فەرمانبەرێک وەکو دادوەرێک وەکو بەرتیلدانێکەوە کاریگەریەکی گەورەی نابێت لەسەر کۆی کایەکانی تر لە ناو دەوڵەتە بەڵام جۆری دوو هەمیان ئەو گەندەڵیە کە گەندەڵی گەورەیەک لە ئاستی گەورە و لە ئاستی دەسەڵاتی گەورە و بەرپرسانی گەورە کە خاوەن نفوزن لە ناو دەوڵەت و لە ناو حکوومەتە ئەنجامی ئەدەن ئەمە کاریگەریە نەرێنیەکان و سلبیەکانی زۆر زۆر ئەبن لەسەر هەموو جونگەکانی دەوڵەت و لەسەر هەموو کایەکان بۆیە ئەوەی ئەمڕۆ لە هەرێمی کوردستانە ئەگوزەرە و لە عێراقیشە ئەگوزەرە بەداخەوە ئەتوانین بڵێن گەیشتۆتە لووتکە کە گەندەڵی سیاسیە و لە لووتکەوە دەستی پێکردو یان گەیشتۆتە لووتکەوە دابەزیەوە بۆ هەموو شۆڕ بۆتەوە بۆ هەموو دام و دەستگاکانی تر بەپێی ئەو راپۆرتانەی کەوە بڵاو کراونەتەوە لە ڕێکخراوی شەفافیەتی نێودەوڵەتی عێراق و هەرێمی کوردستانیش لە ناویە لە وڵاتە هەر لە پێشەکانن لە گەندەڵی و هەروەها بەپێی ئەو ئامارانەی کە بڵاو کراونەتەوە قەبارەی گەندەڵی لە عێراق و لە هەرێمی کوردستانە زیاتر لە 785 ملیار دۆلار بووە لە نێوانی ساڵانی 2003 تا 2019 حیزبە سیاسەکانی عێراق و هەرێمی کوردستان کە دەسەڵاتیان بەدەستە زیاتر لە 800 ملیار دۆلاریان لە سامانی گشتی وڵات بە هەدەردا و گەندەڵیان تێدا کردووە ئەمەش بەڕاستی کاریگەریەکی زۆر زۆری بووە لەسەر بەهەدەردانی سامانی وڵات و لەسەر تێکدانی ناجێگیری سیاسی و هەروەها لەسەر ڕەوشی ژیانی خەڵک و ئابووری خەڵک و بە شێوەیەکی گشتی کە ئەمڕۆ ئەبینین خەڵکی عێراق و خەڵکی هەرێمی کوردستان سەرڕای ئەو دەوڵەمەندێکە وڵات ئەو هەموو نەوت و داهات و سەروەت و سامانەی کە هەیەی سامانی ژێرزەوی و سەرزەوی بەڵام لە دۆخێکی زۆر زۆر خراپی ژیان و گوزەراندایە. بەڵێ سوپاس دەکەم کاک دکتۆر دواتەگەرم بۆ لای بەرز مامۆستا جەنابیشت بەخێر بێی بە بۆچوونی بەڕێزت مەترسی گەندەڵی لەسەر قەواری هەرێم چیە یاخود کێ دوژمنی ڕاستەقینی قەواری هەرێمی کوردستانە؟ بەناوی خۆی بەخشندە میهرەبان سڵاو لە بەڕێستان و لە بینەرانی کەناڵی ئاسمانی پێم و لە دکتۆر ئەحمەدی بەڕێز و خۆشەویست لە ڕاستیدا وەکو دکتۆریش باسی کرە و گەندەڵی ئەمڕۆ لە هەرێمی کوردستانە گەندەڵیەکی بەڵگەنەویستە ینی بەدەر لەوەی ڕێکخراوەکانی شارەزا لە گەندەڵی و یا ڕێکخراوەکانی شەفافیەتی نێودەوڵەتی یان نەتەوەی گرتوەکان داتامان پێ بڵێن هەموو تاکێکی ئەم کوردستانە باش گەندەڵیەکانی ئەم هەرێما بینێ بە چاوی سەرەی بینێ کوردەواریەڵێ چۆن لە کردەوەی باشە خی پەروەردگارە فەرمێوە قل اعملوا فسيرى الله عملكم ورسوله والمؤمنون هەموو کەسەی بینێ خوا و پێغەمبەر و مسلمانانیش ئەم گەندەڵی ئەمانیش لە رب العالمینەوە هەتاکو ئەگاتە هەموو تاکە بە شەرێک ئەزانێ گەندەڵی و دزی ئەمانە چییە کارێکیان کردوانی ناشارێتەوە خۆشیان دانی پیانن لە گەورەترین بەرپرسەوە بڕۆ گوێ لەو تارەکانیان بگرە هەرێکیان لە مناسەبەتێکە خۆی ئەترافەکەکەوەی گەندەڵیان کردووە کە شەفافیت نییە کە داهاتی وڵاتە دیار نییە کە خەڵکێکی بێبەرنامە تەعین کراوە خەڵکێکی زۆر بن دیوار دانراوە ئەمانیان کردووە دوجاری ئەم هەرێمەی بەرەو ئەقارێکی زۆر خراپ بردووە قەیرانێکی زۆر گەورەی دروست کردووە کارێکی کردووە دوای لە 28 ساڵ لە ئیدارەی حکوومەتی کوردی 28 ساڵ لە بوونی پەرلەمان و حکوومەت 28 ساڵ لە ئیدارەی سربەخۆ
ئێستا خەڵکی کوردستان ئاوات بۆ داگیرکەرانی کوردستان بخوازێ خەڵکی کوردستان بڵێ حەزەکەین دەسەڵاتی بەغدا بگەڕێتەوە خەڵک خۆشحاڵ بێ بەوەی بەغا دەسەڵاتی هەبێ خەڵک خۆشحاڵ بێ بۆی موچەکەی بچێتەوە بەغدا ئەمە کارەساتێکی گەورەیە خەڵکی کوردستان بە درێژایی دایان ساڵ شۆڕش و خەباتی کرد ماڵ و گیانی خۆی پێشکەش کرد لە پێناوی ئەو شۆڕشانە لە پێناوی ئازادی پێی وابوو داگیرکەرێک هەیە دەبێ شۆڕش بکا و خەبات بکا لە پێناوی نەهێشتنی بەس بەداخەوە لەو ڕۆژەوە کە دەسەڵاتی کوردی هاتووە خەڵکی کوردستان کوردایەتی بەرچاوکەوت دەوڵەتی کوردی بەرچاوکەوتووە بەداخەوەی ئەڵێم وای لێ هاتووە دوژمنانی پێ باشتر بێ جاران خەڵک پێی وابوو ئەگەر ڕژێمی پێشوو ئەنفالی کوردی بکردایە پێی وابوو ئەو ڕژێمە داگیرکەرە و خەبات و شۆڕژەکە و خوێنەدا لە پێناویە ئەکوژرێ ماڵیە بەخشێ هەموو یەکا بۆی لەدەست ئەو ڕژێمە ڕزگاری بێ بەس ئێستا سەکا دەسەڵاتێکی خۆماڵی ئەنفالیەکە ئەنفالێکی بێدەنگ لە ڕووی لە برسێتی لە دزیەتی لە چەسانەوەی خەڵک لە پێشێلکردنی مافەکانی خەڵک ڕۆژانە دایان کەس خۆیە کوژێ ئەمە جۆرێکتر لە ئەنفالکردن سەدان هەزار کورد ئاوارە و دەربەدەر بوو ئەمە جۆرێکتر لە ئەنفالکردن جاران لە سەردەمی ڕژێمە کە کوردێک بڕۆیش تایە دەرەوە دەچوی هەر وڵاتێکی دنیا پێشوازیان لێ کردیانەوەدا ئەمە کووردە و ڕژێمی سەدامی چەوسێنێتەوە ئێستا بچی وەریشت ناگرێ با بە تۆ دەسەڵاتی کوردیت هەیە منتیقەکەی خۆت ئەمینە و ژیانە باشە و ماشەڵڵا مافی مرۆڤ پارێزراوە لەوێش بە دوو شەقەنێرنەوە بە کوردستان یعنی ئەمانە نایانێشتوە خەڵک لەوێش بحەسێتەوە دوجاریش لێرێ ناتوانن ژیانی خەڵک دابینکەن سەرۆت و سامانی ئەم وڵاتە جەرزن لە یەکێک لە دەوڵەمەندترین وڵاتەکانی دنیاین هەرێمی کوردستان لە دەیەکەمەکەی دنیاە لە یەدەگی نەوت و غازە تەنها 5-6 ملیۆن کەسی تایە بەڵام ئەو تا خەڵک لەبەر بێ پارەی خۆی کوژێ و هەر لەم هەفتایە چەندین کەس خۆی کوژ ئەمە شەرمەزاریە بۆ ئەو دەسەڵاتە کاکە لە تورس شۆڕشێک بەرپا بوو تەنها یەک عەرەبانچیەک خۆی سووتان بۆ عەزیزی بەڵام بوو بە بورکانێک و شۆڕشێک بەرپا بوو سەری دەسەڵاتەکەی زەن العابدینی خوارد بەس لێرە ڕۆژانە دەیان کەس خۆی سووتێنێ ئەمە شەرمەزاریە بۆ ئەم دەسەڵاتی کوردیە کە خەڵکی بەرەوە قارە بردووە و ئامادەش نییە چاکسازی بکە و ئامادەش نیە دان بە گەندەڵیەکانی خۆیان بنێ و ئامادەش نییە بڵێمە بەرپرسیارین لەو بار و دۆخۆیان و کوڕزگارکەیش یعنی هەرە زۆر جار کامە شەرمەزارێکی ترە بۆ گەوجاندنی خەڵک بۆ خەڵەتاندنی خەڵک زۆرێک لە بەرپرسەکانی دەسەڵات کاکە بەغدا لە ئێمە خراپترە کوڕە شەرمەزاریە تۆ ڕۆزی خۆ چاکە خەڵک خراپە یا خراپ نییە بەغدا لەوانەیە لە زۆر ڕۆ لێرە باشتر بێت بەغدایەک چەندین سەرۆک وەزیرانی گۆڕی بەغدایەک دیکتاتۆرێکی وەکو مالیکی و کێوکەی لابرد بەغدایەک چەندین وەزیری لابرد و محاسبە کرد بەغدایەک چەندین گەندەڵکاری دا بە دادگا هێشتا باشترە بەغدایەک تا ئێستا توانێ موچێ خەڵکدا بەغدایەک ئێستا ئێمە ڕوومان تێکردو بۆی پارەمان بۆ بنێرێ لەگەڵەوەشا بەغدا داگیر کرا و ئێران بووە بەغدا لا یەزال شەڕی ئێران و ئەمریکا بەوە کارلل لە ناو بەغدا کرێ بەغدا وڵاتێکە تایفەت و شیعە و سوننە و کورد و عەرەب و هەمووی داغانی کردووە بەغدا دەیان قەیرانی زۆر گەورەی هەیە کە ئێمە ئەوانەمان نییە کاک ئێمە هەرێمێکی سەربەخۆین هەمومان کوردین هەمومان موسڵمانین هەمومان سوننەین زۆری نەکاڵێم و کێشێ تایفیمان نییە کێشە ململانەی وڵاتانمان نییە شەڕی ناوخۆمان کۆتایی پێهێناوە و داهاتێکی باشمان هەیە نەوت چەند بە بۆریە ڕەوەندەش بە تەنکەرە ڕۆژەوە ڕۆژ خۆکەکە گەر کۆرۆنا بازارەکانی داخست بێ بازاری نەوتی دانەخستووە نەوت بە بۆری وەک خۆی ڕوا بە تەنکەر وەک خۆی ڕوا مەرجەکان کراون و دۆلار ئەگەر جاران دۆلارێک 120,000 بوو بێ بوورە $100 ئێستا 124 شەکە یعنی پارێکی باشترەکە ئێم داهاتانە بۆ کوێچی خۆ ڕقەمەکان دیارە بۆیە من پێم وایە ئەم گەندەڵی ئەم دەسەڵاتە بەڵگەنەویستە پێ دوای ئێستا دوژمنی ڕاستەقینی خەڵکی کوردستان کێن گەندەڵکاران لەناوخۆ گەندەڵکارانن و ئەو دەسەڵاتەیە کە خەڵقی بەرەو ئەقارێک بردووە وڵاتی خۆی بەرچاو بکەوێ و حەز بە بۆنی بەهاتنەوەی داگیرکەران و دژمنانی ینی پێ دوایەوەی کە داگیرکەران نەیانتوانی بیکەن لە لاوەسکەین تیمای نیشتیمانی کاکە کردویان ئەوان کردویان ئەگەر سەردەمێک هەر بەعەز داگیرکار وایە وڵاتانی تری دراوسێ نانەتوانی تەراتێن بکەن بەس ئێستا ئەم وڵاتە بەس کورد خاوەنی نییە تورک دێ ئێرانی دێ عراقی دێ ئەمریکی دێ هەر کەسێک بێ بیفرێنێ بیکوژێ بیبا هەموو کەس خاوەنێتی بەس خەڵکی کوردستان خاوەنی وڵاتانی ئیترم دەسەڵاتەکە نەتوانێت بەرگری لە تۆ بکە بەرگری لە ئابڕووی تۆ بکە بەرگری لە کەرامەتی تۆ بکە مافی تۆ پارێزێ ژیانە بۆ دابینکە یعنی دەوڵەت بوونی چییە دەسەڵات بۆچی باش نابێ شتێک بکە یعنی ئەگەر لە کورداوەریە ئەگەر کابرا سەرۆک هۆزێک وایە ئیشەکەی ئەوە بوو خزمەتی خەڵک کا کێشەکانی بۆ حەلکا داڵدەی بدا فریای بکەوێت تعدای لێ نەکرێت کۆمەڵێک شتی بۆ بکە لانی کەم نەوەڵا بە هیچ شێوەیەک سەرۆکۆزێکیان پێ ناکرێت کوڕە هەر شەرمەزاریە بڵێن سەرۆکۆزیش
سپاس دەکەم کاک دکتۆر بگەڕێمەوە لای بەڕێزت سەبارەت بە مەترسی گەندەڵی و گەندەڵکاران چەندێک بوونەتە هۆی ئەوەی کە ئێمە بنەماکانی دەوڵەتیش لە کوردستانە وێران بێ نەبینە خاوەن دام و دەستگای دەوڵەتی چی لە حکوومەت لە پەرلەمان لە دەسەڵاتی دادوەری ئەگەر پرسیارەکە دووبارەکە زەحمەت نەبی بەڵێ سەبارەت بۆی کە گەندەڵی و گەندەڵکاران چەندێک بوونەتە مەترسی لەسەر دروستکردنی دام و دەستگای دەوڵەتی لە کوردستان بەڵێ بێگومان بەپێی پێناسەی گەندەڵی کە بانکی نێودەوڵەتی پێناسەی کردووە ئەڵێ گەندەڵی بریتیە لە بەکارهێنانی پلەپۆستێکی گشتی بۆ قازانج و بەرژەوەندی تایبەتی ئەگە لەو ڕوانگەوە سیرکەین لە هەرێمی کوردستانە بەداخەوە لە ماوەی ئەو 20 ئەوەندە ساڵی ڕابردوودا حکومڕانی هەرێمی کوردستان بەرپرسەکان پلەپۆستە حکومیەکانیان کە حیزب و حکوومەت لێرە تێکەڵاوە بەکاریان هێناوە بۆ دەوڵەمەندبوون و بۆ بەسەرێکەوەنانی سامانێکی زۆر و بردننی پارەی ئەم وڵاتە بۆ بانکەکانی دەرەوە و دروستکردنی بێلا و دەوڵەمەندبوونێکی ڕادەبەدەر کە ئەمە وای کردووە کاریگەری زۆری دروست کردووە لەسەر ئەوەی کە هەرێمی کوردستان نەتواندرێەوە بە تایبەتیش کە دوو ئیدارەی هەرێمی کوردستان هەتا ئێستا بوونیان هەیە و دوو حیزبی سەرەکی دوو ئەو کوردستانیان دابش کردووە بۆ سەر دوو زۆن بۆ دوو دەڤەر بۆ دوو ناوسەی جیاواز ئەمە وای کردووە کە هەرێمی کوردستان نەبێتە هەرێمێکی موسەساتی دام و دەستگایی کە ئەزمونێک بێت گەلی کوردستان لە باشووری کوردستان شانازی پێوە بکە و ببێتە نمونەیەک وەکو ئەوترا ببێتە نمونە بۆ عێراقی فیدراڵی بەڵام بەداخەوە ئێستا لە زۆر ڕۆوە عێراق بەغدا پێشی هەرێمی کوردستان و پێشی هەولێر کەوتۆتەوە ئەمە بەڕاستی مایەی نیگەرانیە وەکو مامۆستاداراش ئاماژەی پێدا کە خەڵک خۆزگە بخوازێ بگەڕێتەوە بۆ سەر دەسەڵاتی فیدراڵی بەغدا نەک لەسەر هەرێمی کوردستان بی ئەمە بەڕاستی مایە شەرمەزاریە بۆ دەسەڵاتی کوردی بۆ حیزبە گەورەکان کە نەیانتوانیوە ئەو متمانە لە نێوان دەسەڵات و لە نێوان هاوڵاتیانی خۆیان دروست بکەن بە شێوەیەکەوە موسساتی دەوڵات و حکوومەت بەهێزکەن پەرلەمان بتوانی کاری خۆی بکە و دەسەڵاتی دادوەری کاری خۆی بکە و حکوومەت و دەسەڵاتی جێبەجێکردنیش کاری خۆی بکە بەڵام بەداخەوە ئەم دەسەڵاتانە هەمووی تێکەڵ بوونە و حیزب دەستی خسۆتە ناو هەموو دەسەڵاتەکانەوە و هیچ کەسێک لە هەرێمی کوردستان بەداخەوە تا مامۆستا تا بەڕێوبەرێکی قوتابخانەش ئەگەر حیزبی نەبێ لە هەردوو زۆنەکە نایکەن بە بەڕێوبەر و هیچ بەرپرسیارەتیەک نادرێ بە کەسانی بێلایەن و بە حیزبەکانی تر ئیلا لە کاتی بەشداری هەندێک لە حیزبەکانە لە حکوومەت کە هەندێک پۆستیان پێدرێ ئەگەرنا هەموو پۆستەکانی تر دابش کراون لە نێوانی حیزبە گەورەکان و لە نایشێتی و پارتیەوە لە هەردوو زۆنی سلێمانی و هەولێرە کە ئەمە بەڕاستی کاریگەری زۆری بووە لەوەی کەوا هەرێمی کوردستان بە دام و دەستگایی نەکرێ و ئەو گەندەڵیە زۆرەی لێ بکەوێتەوە کە ئێستا ئەیبینین کە بێگومان گەندەڵی چۆن ناو هەموو دام و دەستگاکانەوە و بەو شێوەیە گەورە بوو چارەسەری زەحمەتە بێ ئێستا تەنها بە یاسایەک بە یاسای چاکسازی چارەسەری هەموو ئەو گەندەڵیانە ناکرێت ڕەنگە زۆرێک لەو بابەتانە لە ناو پرۆژە ناو یاسای چاکسازی هابن ئەگەر وە خۆی جێبەجێ بکرێ تا ڕادەیەک چارەسەری هەندێک لە پرسەکان بکە بەڵام یاسای چاکسازیش دەستی نەبردووە بۆ هەندێک بابەتی گرنگ کەەوە پەیوەستە بە بەرپرسە گەورەکان بە کۆمپانیاکان بە داهاتەکانی سنوورەکان و فڕۆکەخانەکان و بانکەکان و هەروەها ئەو عەقدانەی لەگەڵ کۆمپانیا بیانەکان لە بواری نەوت و غازا کراون و کۆمەڵی بابەتی گرنگ کە ئەڕازی زراعی بە هەزاران دۆنم لەم هەرێمەیە یعنی لەلایەن بەرپرسەکانەوە دابڕێنراوە و کراون بە ڤێلا و کراون بە ماڵی بەرپرسەکان و بە مەزرعە
ساڵ لە دەورەی دووەمی پەرلەمانە بوو کاک مەسعود بارزانی بڕیارێکی دەرکرد بۆ ئەوەی کە ئەم زەویە زراعیانە هەمووی بژێڕدرێنەوە و لیان بسەندرێنەوە بەڵام تاکو ئێستا ئەم بڕیارە جێبەجێ نەکراوە پەرلەمان نەیتوانیوە ڕۆڵی خۆی ببینێ نەیتوانیەوە یاسای من ئەینە لەکە هادا دەربچوێنێ لە پەرلەمان و ئەو پارانەیکەوە بە ناحەق و بە نایاسایی براون لە خەڵکی هەرێمی کوردستان و بەرپرسەکان بردویانن بۆ دەرەوە لیان بسەنێتەوە و ڕاپێچی دادگایان بکە بۆیە بەڕاستی ئەمە ئەو گەندەڵیە کە ئێستا هەیە کەڵەکە بووە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا و چارەسەرەکەش زۆر زەحمەت بووە و ئیرادەیەشی بەهێزی سیاسی دەوێت و ئیرادەی هەموو حیزبەکانی دەوێت بەڵام بەتایبەتیش دوو حیزبە دەسەڵاتدارەکە ئەگەر ئەوان ئیرادەیان نەبێت ئیرادەیەشی بەهێزیان نەبێ بۆ چارەسەرکردنی گەندەڵی ئەو گەندەڵیە پێم وانێ بە یاسایەک و دوو یاسا و بە ڕاگەیاندنەکان و بە دروشم و ئەوانە چارەسەر بێ بەڵکو پێویستی بە کاری زیاتر هەیە و جێدیتر هەیە و حیزبەکانی تر و دام و دەستگا قەزائیەکان و دەستەی دەستپاچی کە ئێستا کۆمەڵێک گەندەڵی خستۆتە ڕوو داوێتێ دادیاکان بەڵام کاری لەسەر نەکراوە ئەگەر یاساکان جێبەجێ نەکرێن بەڕاستی ئەم هەرێمی کوردستانە زیاتر بەرەو ناجێرگیری سیاسی دەڕوە و هەڕەشەش لەسەر ئەم قەوارە سیاسیە کە دەستوریە کە دروست بووە زیاتر دەبن هەڕەشەکان لەسەری و خەڵکیش زیاتر ناومێ دەبیت. سپاس دەکەم ماوەسە بگەرم و لای بەڕێزت چەندە بۆچی مەسەرەن گەندەڵکاران خۆیان وەکو ڕزگارکەر پیشانن لە کاتێکە ئەوان بوونەتە مەترسی یاخودە و شاریان بەسەدا دەسەسپێندەوەی ئەحمەد مەتەر باسی دەکات کە جرج وتارەدا بۆ مشک و باسی پاک و خاوێنی دەکا زانی کێشەکە ئەوەیە لە هەرێمی کوردستان هەر لە سەرەتای دروستبوونیەوە ئەم دوو حیزبە وەکو دوو حیزبی چەکدار و دەسەڵاتدار هاتوونە سەر حوکم و باوەڕیان بەوە هەبوو ئەمانە شەرعیەتی سەوری شۆڕەجێڕیان هەیە شۆڕشیان کردووە لەبێ دەسەڵاتی ئەوان بێ بۆ شەرعیەتدان بە حکوومەت و ئیدارەکەی خۆیان وتیان با پەرلەمان دروست بێ و پەرلەمان دروست کرا و خەڵکی کوردستان بێدەنگی پێ بدە ئەوە تا ئێستاژە پەرلەمانە هەیە بەڵام ئەم پەرلەمانە پەرلەمانێکی بێدەسەڵاتە ئەم پەرلەمانە پەرلەمانی حیزبە ئەم پەرلەمانە بۆ شەرعاندنی بڕیارەکانی حیزبە بۆ شەرعاندنی بڕیارەکانی دیوەخانی حیزبە لە دیوەخانی حیزب بڕیارە درێ بۆ نمونە سۆران عومەر پارێزبەندی لێوەرگرنەوە پەرلەمان ئێوەمان بۆ چییە فەرمو کۆ ببنەوە بە زۆرینەی دەنگ بۆ ئەوەی بڵێن ئەمە بڕیاری پەرلەمانە بڕیاری ئەمە نییە بڕیاری خەڵکە پارەی زۆریان دزیوە بیهێننەوە چاکسازی بکەن پەرلەمان ئێوە بردانیشن باسی چاکسازی بکەن یەخوتووەگە چاکسازیەکەی پەرلەمانی ناوێ بڕیاری ناوێ فرعون گەورەترین دەسەڵاتدار بوو لە سەردەمی خۆیە و لە درێژایی مێژوشە دەسەڵاتەکەی گەیشت بوو ئەوەی ئەیود و ئەنا ڕەبکم الأعلا یعنی من خوای گەورەتانم نەعوذ بالله گەیشت بوو ئەوە و هیچ کەسێک خاوەنی هیچ شتێک نەبوو بەس بۆ ئەوەی موسا بکوژێ کە جەماعەتی خەڵکی لەگەڵا بوو بۆی ئەم بڕیارە بداتە دەست خەڵک بیشەرعێنێ بڵێ خەڵقی نەکاکەوە ڕێی من نیە ڕێی خەڵکە تۆ کەی پرسە بە خەڵک کردووە ئەیود وقال فرعون ذروني يقتل موسى وليدعو ربه بلیەوە لێم گەڕێن ئیجازە بدەم با موسا بکوژم موسا کوشتن ئیجازەی خەڵقی بۆ چییە بەس هەر بۆی بڵێ خەڵقەکە کاکە ئەوە ڕێی خەڵکە من ئەم بڕیارم داوە موسا بکوژم ئەمانە هەنێ بڵێن ئەمە ڕێی پەرلەمانە ئێمە ئەم گۆڕانکاریەکەین ڕێی پەرلەمانە فلان پەرلەمانتار دەرەکەین ڕێی پەرلەمانە بچین بۆ بەغایان نەچین لە ڕاستیدا پەرلەمانیان بۆ شەرعاندنی بڕیارە ناشەرعیەکانی خۆیانە بۆ بەردەوام زۆری نەشیان هەبووە لە پەرلەمانە و مەچی ویستبێتیان کردویانە ئەمانە حکوومەتداریەکەیان بۆ ئەوە کردووە کە ئەوەی کە خۆیان مەبەستیانە ئاوا بڕوا بڕێەوە هیچ مەبەستێکیان لە ڕاستی لە چاکسازی نەبووە باش پێ دوای لە یاسای چاکسازیەکەش زۆرێک لە خەڵەتانی خەڵکەیە لە کاتێکە یاساکە چارەسەری بەندیواری تێدا نییە بەڵێ دەستی نەبوردە بۆ داهاتی ڕاستیەوت پارەکانی دەرەوە دەڕاستی ئەو گەرەمانە بیانەوێت چاکسازی بکەن و گەربیانەوێ خەمی میلەتیان بێ گەربیانێ خۆیان بمێننەوە کاکە خۆ ئەمە مێژوو پێمانەڵێ هیچ دەسەڵاتدارێک وستەمکارێک کە نەیتوانی بێ حەقی گەلەکەی خۆی بدە ئەگەر تەمەنی دایان و سەدان ساڵێک بوو بێ هەر لە ناوچووە هەر لە پێناویمانەوەی خۆیان چاکسازی بکەن چاکسازی پەرلەمانی ناوێ
تۆ سامانی ئەم وڵاتە بە هەدەرە دەی پەرلەمانە بۆ چییە فەرموو پارەی نەوتەکان بێنەوە ئەو پارانەی براوەتە دەرەوە بیهێنەوە دەیان ملیارد دلار لە بانقەکانی دەرەوەی ئێستاش بەردەوام لە مەرزەکانەوە داهاتێکی زۆرە ڕوا پارەکانی بێنەوە پارەی باج و گومرگەکان وەرگرەوە تۆ ئەم هەموو کۆمپانیا زەبەلاحە لە وڵاتەیەکی باج نادا هەمووی حزب و بەرپرسەکان شەریکن لەگەڵیانە فەرمووەمانە بێنەوە پەرلەمانی بۆ چییە دوجار پەرلەمانێکت داناوە پەرلەمان دەستی بۆ هەندێک مەلەف بردووە کە حەساسیش نییە بەڵام هەر جێبەجێ ناکەن تۆ دەیان و سەدان و هەزاران کەست بە بندیوار خانەنشین کردووە پەرلەمانی بۆچی یاسا ئاڵێ نادروستە کەسێک یەک ڕۆژ لە ژیانیا وەزیر نەبووە وەکیل وەزیر نەبووە مدیر عام نەبووە ڕاوێژکار نەبووە یا خوێنەواری نییە تۆ چۆن هاتووی بەم پلانە پێت داوە پەرلەمانی بۆچی یاسا ئاڵێ کارێکی نادروست هەڵی وەشێنەوە هەڵی ناوەشێنێتەوە دوجار تۆ خەڵکێکت کردووە بەبێ ئەوەی خوێنەواری هەبێ عەمید و عەقید و ڕائید و لیوایە کاکە پێشمەرگەی دێرینە حەقی خۆیەتی خزمەتی بکەین موچەی بۆ ببڕەوە مافی خۆی بۆ دیاری بکە بەس ئەم پلانە نادرێ ئەمە نایاساییە ناکرێ عەمید بی و نەخوێنەوار بی ئەمە پەرلەمانی بۆ چییە پەرلەمانی بۆ چییە نەفەرێک سێ موچەی هەیە بیبڕی یاسا پێدەڵە بیبڕە دوجار هاتووی بەڵێ پەرلەمان باسی بکە بۆی دو سێ ساڵ ئەمە تەمەنم پرۆژەیە تازە نییە لەگەڵ خولەکانی پێشوو پەرلەمانی شەهابووە بۆی بۆ وەخت کوشتن دوجار بڕیار درراوە یەکی حەوت جێبەجێەکەینەوە یەکی حەوتات دەفەرموو من ئێستاش تەحەداکەم ئەو یاسایە جێبەجێ ناکەم ئێستاش جێبەجێ نابێ موچەی بندیوار چۆنە بڕن 240,000 کەس بە ناوی پێشمەرگەی دێرین بە شۆڕشی ئەیلول و تازە و کۆن و یەکێتی و پارتی و خانەنشینیان کردووە بابە ئەمانە پارێزگاری لە دەسەڵاتی ئەو دوو حیزباکەن ئەمانە دەنگدەری ئەو دوو حیزبن ئەمانە شەڕی ناوخۆیان بۆ کردوون لە داهاتووشا بۆیانەکەن لەبەرەوە چۆن ئەوە نابڕن نابردرێ من بەش بە حاڵی خۆشم لەگەڵ ئەوە نیم موچەی هیچ بندیوارێک ببردرێ بە جددیمە چونکە تۆ کەسێک بە هەر بیانوێک بێ هاوڵاتێکی ئەم کوردستانەیە تەمەنێکی زۆری هەیە مانجی 300-400 دینار وەرەگرێ بۆ نایە چارەسەرێکی تر بکێبچی داهاتەکان بێنیەوە موچەی ئەم داماوە تازە بۆ ئەبڕی ماڵ مناڵی وە کوێ بچێ کە نایبڕن تەبەن و باوەڕت ببێ ئێستا ئەمڕۆڵێ ئەوانەی پلەی وەزیر و وەکیل وەزیریان هەیە و بە نایاسایی بەوش ینی وەزیر نەبوون ڕۆژێک لە ڕۆژان موچیان بۆ بڕاوەتەوەی بڕین ئەوەش نابڕن بە پلەی وەزیریەی بڕن لەو لاوە پلەیەکی سەربازیە دەنێ وەڵێن کاکە ئەمە پێشمەرگەی دێرینە ئەمان کادری حیزبە ئەمان بە ناوی زیندانی سیاسیەوە بە ناوێکی ترەوە جارێکتر موچەکانیان بۆ ئەبڕنەوە و من بەڵگەم هەیە و چەند جار لە کۆبوونەوەی تایبەت تا باس کراوە ئەوان ئامادە نین ئەو موچانە ببڕن لەبەر ئەو یاسای چاکسازیە ناچێتە بواری جێبەجێکردنەوە جگە لە هەندێک شتی گشتی نەبێ کە شتێکی زۆر کەمەوە لەوە چێوانەی دوو موچە و سێ موچیان هەیە موچەیەکیان ببڕن لەوا چی ئەوانەی کە موچەی باڵایان هەیە نیوەی موچەکە و بڕیویانە بەبێ یاساش کردویانە بەڵام ناچن خانەنشینێک کە 200,000 بۆی زیادکەن خۆ چاکسازیەرەوە نییە لەوا ببڕێ ئەوەی تری کە لێبرێبی بۆ کوێ سپاس دەکەم کاک دکتۆر بگەڕێمەوە لای بەڕێزت سەبارەت بە گەندەڵی چەندە مەترسی لەسەر ئاسایشی نەتەوەی ئاسایش کۆمەڵاتیش دروست کردووە بە قۆڕخنی داهات بەوەی کە بەوەی بێموچەی بێکاریەوە دزی مەسەلەن بەکارهێنانی مادەی هۆشبەر خۆ کوشتن لێک جیابوونەوە زیادی کردووە بەڵێ خۆی گەندەڵی هەموو ئەو شێشانەی لێ ئەکەوێتەوە کە جەنابەت باست کرد دیارە یەک لە هۆکارەکانی گەندەڵی ناجێگیری سیاسیە و هەروەها جێبەجێ نەکردنی یاسایە لەم وڵاتە خۆمان ئەبینین کە ناجێگیریەشی سیاسی زۆر هەیە لە نێوان حیزبەکانە یەک نین تەنانە ئەوانەی حکومڕانیشن یەشێتی و پارتی تا ئێستا لەوەتی هەن حکومڕانی ئەکەن بۆ پێکەوە حکوومەت پێک دێنن بەڵام تا ئێستا لەسەر پرسە چارە نووسازەکان یەک نین لەسەر بەغدا یەک نین لەسەر پەیوەندەکانی هەولێر و بەغدا یەک نین لەسەر پرسەکانی حکوومەت و پەرلەمان یەک نین ئەمە ئەم ناجێگیری سیاسیە ڕنگدانەوەی بووە لەسەر کایەکانی تر لە هەرێمی کوردستانە و هەروەها جێبەجێ نەکردنی یاسا ئێمە یاسای باشمان هەن بەڵام یاساکان جێبەجێ نەکراون بۆ نمونە ئەو یاسای سزادانی عراقی ژمارە 111 ساڵی 1969 کە لە هەرێمی کوردستانیش کاری پێدەکرێت هەروەها یاسای ژمارە 3 ساڵی 2011 یاسای دەستپاچی هەرێمی کوردستان کە حکومەکانی
بەدەستخستنی ناڕەوا کەسبی غەیرە مەشروعی ڕوون کردوێتەوە و سزای بۆ داناوە ئەم یاسانە یاسای باشن بەڵام کێشەکە لەوەدا ئەم یاسایانە جێبەجێ ناکرێن ئەگەرنا گەندەڵی نەئەگەیشتە ئەو ڕادەی کە ئێستایی بینین بۆیە ئێمە ئەمڕۆ تەنها گەندەڵیمان نییە بەڵکو و گەندەڵکارمان هەن یعنی فەرقێ لە بینی کەسی گەندەڵ و لە بینی کەسی گەندەڵکار کەسی گەندەڵ ئەو کەسەیە کە خۆی لە خۆیدا کەسێکی خراپە گەندەڵە باش نییە فاسیدە بە عەرەبی پێڵێن فاسید بەڵام کەسی گەندەڵکار ئەو کەسەیە کە بەکاری گەندەڵی بەکاری خراپەکاری هەڵدەستێ بە شێوەیەکی پلان بۆ داڕێژرا و بە هەر شێوەیەکە لە توانای دابیکە لە عەرەبیا پێڵێن مفسید واتە بینی فاسید و مفسید جیاوازی هەیە بۆیە خوای گەورە فەرمێ والله يعلم المفسد من المصلح خوای گەورە ئەزانێت و لێکیان جیا ئەکاتەوە ئەو کەسێکەوە مفسیدە لەگەڵ ئەو کەسەی مصلحە ئەو کەسێکەوە فەساد خراپەکاری بڵاوەکاتەوە لەگەڵ ئەو کەسێکەوە ئیسلاحەکە هەروەکو چۆن صالح و مصلحیش لێک جیاوازن ئەو صالح ئەو کەسێکە لە خودی خۆیدا کەسێکی چاکە بەڵام مصلح ئەو کەسەیە بەکاری چاکسازی و بەکاری باش هەڵەستێ ئەوێ کۆمەلگا باش بکە وەکو چۆن ئەو کەسانەی کەوا بانگەشەیەوەکەن و داوا ئەکەن لە حکومڕانان لە هەرێمی کوردستانە چ لە ئۆپۆزیسیۆن چ لە مامۆستایانی ئاینی چ لە کەسانی دڵسۆز لە ڕۆشنبیران کەوا ئەم گەندەڵیە نەهێڵدرێت ساڵە هاوارەکرێ بەڵام بەداخەوە جێبەجیان نەکردووە بۆیە ئەوەی ئێستا ئەیبینین بەڕاستی گەندەڵی کاریگەری لەسەر ئاسایشی هەرێم دروست کردووە لەسەر ئاسایشی کۆمەڵایەتیمان دروست کردووە لەسەر ئاسایشی خۆراکی دروستی کردووە یعنی بەداخەوە حتا خۆراکی بەسەرچوو دێتە ناو هەرێمی کوردستانەوە دەرمانی بەسەرچوو دێتە ناو هەرێمی کوردستانەوە کە ئەمە هەمووی کاریگەری لەسەر سپاس دەکەم دکتۆر بەڵێ سپاس دەکەم کاک دکتۆر ناوبڕێکمانەیە دوای ناوبڕەکە دێمەوە خزمەتان کاک دکتۆر ئەحمەد بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێش کورت و دەگەڕین وڵات تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خەزانەکەم هەڵبژاردووە هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدام بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە 100% سروشتی تامێکی نایە ساردخانەی چوارقورنە بۆ یەکەمین جار گەورەترین ساردخانە لە سەر ئاستی عێراق و پارێزگای سلێمانی لە دەشتی بە پیتی بتوێن کراوەیە ئەم ساردخانەیە سەرمایەیەکی باشە بۆ هەموو جوتیار و خاوەن کێڵگەکان کە چیتر بەرهەمەکانیان هەرزان فرۆش نەکەن سوود لەم ساردخانەیە وەربگرن لە ساردخانەکەمان توانای پاراستنی 1400 تەن بەرووبوومی جیاوازی هەیە کە سەرجەم بەرهەمە کشت و کاڵیەکان لەگەڵ هەموو جۆرە بەرووبوومێکی شیرەمەنی و بەشی تایبەت بە پاراستنی گۆشت و ماسی و مریشک کراوەتەوە و دەتوانن بەکاری بهێنن ساردخانەکەمان جگە لە بوونی کارەبای 24 کاتژمێری گرنتی پاراستنی سەرجەم بەرهەمەکانی لە ئاستۆدایە هەمیشە داشکاندنی بەرچاو دەکات بۆ سەرجەم جوتیار و خاوەن کێڵگا پەلەوەریەکان ساردخانەکەمان بە سەرپەرشتی مامۆستا عەبدوڵڵا و سلێمان شاخەوان ناونیشان چوارقورنە نزیک پێشانگاکانی فرۆشتنی ئۆتۆمبیل ساردخانەی چوارقورنە برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە بگرە زۆریش بەسوودە پێکاتەوە ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6 واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین بەڵکو چڵتوکە و خۆمان کڕی دەکەین شێوازی لێنانی لەگەڵدایە
بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 1970 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. جارێکتر سڵاوتان لەوێت بینەرانی بەڕێز کاک دکتۆر ببوورە پێش ناوبڕەکە ویست باسی ئەوکەی کە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی ئەرکی هەموو لەلایەنەکانە چەندە ڕوبەڕووبوون و گەندەڵی ئەرکێکی بڵین ئاینی و نیشتیمانیشەوە سەبارەت بە لژنەی فتواش کە فتوایەکی دابوو بۆ دوو موچەیی و بندیوار و ئەوانە کە موچەکان وەرگرن حرامە چەندێک پێویستمان بە فتوایەکیشە بۆ ئەوەی کە سەرچاوەکانی داهات مەسەرەن نەدەزرێن پارە براوەکان بهێندێنەوە و بڕینی موچە بە حرام لە قەڵەم بدرێت. بەڵێ خۆی دەقە ئاینیەکان لە قورئانی پیرۆز و لە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم و هەروەها ڕوونکردنەوەی زانایان زۆر و ڕوونن دەربارەی گەندەڵی و بەرتیل و بە هەدەردانی سامانی گشتی و کاری خراپ و خراپ ئیدارەدانی دەوڵەت و هەروەها خیانەتکردن لە ئەمانەت و خراپ بەڕێوەبردننی دەوڵەت و وڵات هەموو ئەوانە دەقی زۆری لەسەر هەنا بۆیە ئەتوانین بڵێن لە ئاینی ئیسلامدا پانتایشی زۆر ئەبینینەوە بۆ بەرەنگاربوونەوەی گەندەڵی و مامۆستایانی ئاینی کاری زۆریان کردووە و لە مینبەرەکان زۆر باسییان کردووە و دیارە ئەنجومەنی باڵای فتوای هەرێمیش لە کۆتایی ئەو مانگی ڕابردوو فتوایەکی دەرکرد بۆ حرامبوونی موچەی بندیوار و دوو موچەی و دەوام نەکردن و خانەنشینی نایاسایی کە ئەمە کارێکی زۆر باش بوو بەڵام ڕەخنەکە لەسەر ئەوە بوو کە ئەنجومەنی باڵای فتوا ئەبوایە بوارەکانی تری ڕەهەندەکانی تری پەیوەست بە و بابەتەشی باس کردبایە کە ئەوە زیاتر پەیوەستە بە دەسەڵاتەوە بە هەدەردانی سامانی گشتی و برنەدەری پارەی ئەم وڵاتە بۆ دەرەوە بۆ بانقەکان و هەروەها پرسی پاشەکەوتی موچە و کۆمەڵی بابەتی تر کە ئەمە بەڕاستی جێی خۆی بووکەوە ئەنجومەنی باڵای فتوە لەو بارەشەوە قسەی هەبووە چونکە بەڕاستی ئەبێت تەنها قسەمان لەوە نەبێکەوە مەسەلەن کارمەندێک گەندەڵیەکە بەڵکو ئەبێ قسەمان لەسەر دەسەڵات بێت لەسەر ئەوانەی کەوە حکومڕانن زانایانی موسڵمان لە ڕابردوودا ئەگەر دەوڵەتی ئیسلامیش هەبوو بێ بەرامبەر خەلیفە و بەرامبەر والیەکان لە ویلایەتەکانە قسەیان بووە یعنی ڕوبڕویان وەستاونەتەوە و ئەگەر کەم و کوڕیان هەبوو بێت پیان وتون و تەنانەت زۆر لە زانەکان تووشی زیندانی و ئەشکەنجە و ناڕەحەتی بوونەتەوە بۆیە بەڕاستی ئەمە پێویست بوو لەو ڕوانگەوە یەشێتی زانایان و ئەنجومەنی باڵای فتوە لەو ڕۆڕۆ کاریگەری زیاتری هەبووایە و دیسان ئەتوانین بڵێن کەم و کوڕی هەیە لە ئەوانەی تریش کە بەڕاستی لە بەرامبەر دەسەڵات وەستاونەتەوە ئۆپۆزیسیۆن ئەتوانین بڵێن بۆکو پێویست نییە لاوازە ئەتوانین بڵێن ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی وەکو پێویست کاریان نەکردووە ئەوە دام و دەستگاکانی تر ئەوە هیچ کە باسمان کردن کە پەرلەمان وەکو پێویست نەیتوانیوە لێپرسینەوە بکە هەتا تەنانەت بە دوواداچوون بۆ ئەو یاسایانەش بکات کە خۆی دەری کردوونە بۆی بزانێت چەند ئەو یاسایانە جێبەجێکراون بۆیە گەندەڵی بەڕاستی ئەگەر بەو شێوەیە بڕوات و تەنانەت ینی باسم لە ئۆپۆزیسیۆن کورد هەندێک لەلایەنەکان کە دەبنە ئۆپۆزیسیۆن لە فترێکی زەمەنیە دوایەوە کە ئەسنە ناو دەسەڵاتەوە خۆیان بێدەنگەکەن و لە هیچ پرسێکی گەندەڵیە قسەیان نامێنێ کە ئەمەش بەڕاستی کاریگەری زۆری ئەبێ لەسەرەوەی کە لایەنی دەسەڵاتدا زیاتر موکوڕ بێ لەسەر کاری گەندەڵی و لەسەر چاکسازی ئەنجام نەدان ئەمڕۆ یاسای چاکسازی بە پێی یاسا چوەتە بواری جێبەجێکردنەوە لایەنەکان ئەمڕۆ ئەڵێن جەختمان کردەوە جەخت ئەکەینەوە لەسەر جێبەجێکردنی ئەبێ چەند مانگی تر و بە ساڵی ترش بڵێن ئەبێ ئەو یاسایە جێبەجێ بکرێ
یانی بەڕاستی یاساکانمان کێشەیان ئەوەیە کە جێبەجێ ناکرێن وەکو مامەستا داراژ وتی گومان هەیە لەسەر ئەو یاساش چونکە ئەگەر یاساکە جێبەجێکرێ زۆرێ لە گەندەڵیەکان چارەسەرەکە بەڵام دەستی نەبردووە بۆ گەندەڵیە گەورەکە. سپاس دەکەم ماوسە بگەڕم و لای بەڕێزت هەر سەوارت بە ئەوەی کە گەندەڵکار یاخودەوەی دکتۆر باسی فاسید و مفسیدی کرد. ئێستا دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لە کام پلەدان چاوەڕێی چاکسازی ڕاستەقینیان لێ دەکەین؟ دەسەڵات بێگومانین لەوەی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان مفسیدن و کۆمەڵگاکەشیان تووشی فساد کردووە و دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بارودۆخێکیان دروست کردووە کە بە خۆشیان ڕاست نابێتەوە. کوردەواری ئەڵێ بەردێک بخەرە گۆمەوە نەزان بیخاتە گۆمەوە بە سەڵ زانە دەرنایە فیالە نەمان وایان کردووە. ئەمان خۆیان گەندەڵەکانیان دروست کردووە. دواترۆک وتم ئەڵێن یاسای چاکسازی بە بۆچوونی من جێبەجێ ناکرێ و موچەی هیچ کەس نابردرێ و لە بەردەویشمانایە موچەی فەقیرۆژارە بڕن موچەی کارمەندانێک کە بندیوار نین لێ کەمەکەنەوە مخەسەساتەکانیانە بڕن هەندێک دەرماڵە هەیە بردرێ هەموو ئەمانە ڕاستە هەموو ئەمانە کەمەکەنەوە بەڵام هیچ گەندەڵکارێک موچەکەی نابڕێ هیچ بندیوارێک نابڕێ هیچ خانە نشینێکی نایاسایی موچەکەی نابڕێ ئەمانە هیچی نابردرێ بە زەوانەی لە دەوامان خزمەت دەکەن ئەوانە کەمەکەنەوە بۆ کوێژە چێ کەس نازانێ بۆ کوێ ئەمانە نایانەوێ چاکسازی بکەن ئەگەر بیانەوێ چاکسازی بکەن لە پێشا بیر لەوەکەنەوە داهاتەکان بژێڕنەوە سەرچاوی داهاتەکان دیار بێ شەفافیەت هەبێ لە داهاتە لەگەڵ بەغدار ڕێککەون و پێک بێن بۆی موچەی خەڵک دابینکەن تۆ هاتووی لە 120 موچەت بڕیوە و هێشتا نەشداوە هێشتا موچەی مانگی دوو ئەمانگی حوتە نەدراوە هێشتا مانگی دوو نەدراوە لە 120 بڕیوە و تەبێژی حکوومەت هاتوواڵێ بۆ مانگەکانی داهاتوو بە پێی موچەی بڕی بە پێی داهات ببوورەی بڕین معلومە داهات هێشتا هەر نییە ئەنی ئەگەر ئەم جارە لە 120 کە نەمانداونێ ئەو موچەی کە هەرنایدەین لە 140 بڕین ئەمە خەڵەتاندنی خەڵکە یعنی بەڕاستی هەر بەزانەوێت کاتەکە بەڕێکن ئەم برادرانە نایانەوێت چاکسازی بکەن بەوەی کە وەکو وتمان چاکسازیەکە پێویست ناکە پێویستی بەو یاسای چاکسازی هەنیە کە جێبەجێ ناکەن پێویستی بەوە بوو بێن ئەم داهاتانە بێنەوە پێویستی بەوە بوو داهاتێکی زۆر هەرێمێکی دۆڵەمەندمان هەیە بێن ئەمە کۆکەنەوە پێویستی بەوە هەبوو بێن لەگەڵ بەغدار ڕێککەونەوە کێشانە چارەسەرکەن بیر لەوە بکەنەوە لە پێناومانەوەی خۆیانە چونکە بە درێژایی مێژوو کاریگەرترین شۆڕشەکان شۆڕشی برسیەکان بووە لە عێراقا سەدام حوسێن شەڕی کرد لەگەڵ ئێران 1 ملیۆن بە پێی داتاکانی حکوومەتی عێراقی ئەو کاتە 1 ملیۆن کوژرا و بریندار و پەککەوتە هەبووە بەڵام یەک کەس ڕانەپەڕی لەبەرەوەی باری ئابوووریەکە باش بەس دوای جەنگی کوێت لەبەرەوەی ئابووری عێراق تەپی خەڵک برسی بوو کابرا بەرپرسێکی سەربازی گەورە بوو تەکسی پێ بوو لە بازاڕە ئیش بکە من خۆم نمونونەکانم بینیوە ینی خۆمان ناسی و من و نمونونەکانم بینیوە لە نزیکەوە لەگەڵ یاژیاوە ئەمە وای کرد دەرەنجام خەڵک ڕاپەڕی پرسێتی هەم لە باشووری لە کوردستانیش و لەوێش لە تەواوی دنیا خەڵک لەو حاڵەتە ڕاپەڕێ تونس برسێتی وای کرد خەڵک لە زێن العابدین ڕاپەڕێ و بە دەیان ملیار دۆلاری شێ بوو پارەکانی بلۆک کراوە هیچی فریای نەکەوت قەزافی کە خەڵک ڕاپەڕیوە دەیان ملیار دۆلاری لە دوای خۆی بەجێهێشت و هیچی فریای نەکەوت ئەم برادەرانە لە پێناوی مانەوەی خۆیان لە پێناوی شکۆی نەتەوەیەک لە پێناوی ئەوەی نەتەوەیەک دایان ساڵ خەباتی کردووە بۆ سەر بەخۆی بۆ ئازادی بۆ ئەوەی جارێککە بە ناچاری نەمان خەنەوە ژێر دەستی بەغدا کە ئێستا خەریکەوامان لێکە بە ناچاری لە پێناوی ئەوەی پارەکانی خۆیان ناهێنەوە بەڵکو بەغدا تۆزێک پارە بنێرە ڕێککەوین جارێککە بە هێزەکانی بەغدا دێنەوە خاڵە سنوورەکان باشە میلەتە بووە لێکن ئەمە خوێنی لەسەر دراوە خوێن ڕژاوە ئەنجا ئەم وڵاتاوای لێک بەڵام ئێستاش نیشمان پەروەری بە خەڵک دەفرۆشنەوە وەڵڵاهی من پێم وایە بە بێگومان وایە ئەوان پێیان وایە ئەوان نیشتیمان پەروەر و شۆڕژێڕن بەڵام نازان وڵاتەکان بەرەوکوێ بردووە بەزەوە کوڕی خەڵکە شۆڕەشی کردووە کە ئێستا نانی نێبیخوا ئەو خەڵکە ڕەشوڕوتە شۆڕەشی کردووە بە خوێن و بە ژیان و بە نانی خۆی لە گوندێک و لە لادەیەکە خزمەتی پێشمەرگەی کردووە بۆ ئەوەی کە سەربەرزانە بژی بەڵام ئێستا کوڕکشەکەی تەعین نابێت بۆ 10 ساڵی ژەچێ 1 نەفەردانە مەزراوە لەم هەرێم بەنایاسایی نەوێ مەگەر بە نایاسایی کرابێ بۆ کاری نایاسایی هەموو شتێکەکەن
تا ئێستاش تاوانبار هەیە دراوە بە دادگا لە هەولێر ڕای کردو بۆ سلێمانی و هەیە لە سلێمانی دراوە بە دادگا ڕای کردو بە هەولێر تەسلیم ناکرێتەوە یەک گەندەڵکار نەدراوە بە دادگا باشە من یەکشی ترەڵێم بە پێی یاسا ئەگەر کەسێک بە ناشایستە 10 ساڵە موچەی وەزیریە دەنێ وەزیر نەبووە ئەبێ ئەو کەسە بدرێ بە دادگا دەفەرموو بیدەن بە دادگا 10 ساڵە چۆن موچە وەرەگری وەزیر نەبووی ئەو کەسەش کە موچەکەی پێداوە هەرە بێ بدرێ بە دادگا دەفەرموو باوە بکە نەیکەن ئەمانە وەکوتم گۆڕانکاری ناکەن هەر کات بەڕێکردنە بەداخەوەیڵم و دەرسیش لە مێژوو وەرناگرن و ڕابردووی نەتەوەکانی دنیاش ناخوێنەوە ڕابردووی دەسەڵاتدارانیش ناخوێنەوە بەڵام لە دنیا هەبووە دەسەڵاتی زۆر بۆی ستەم بۆی گەندەڵێ لە ناو بچن پارە فریان نەکەوی هیچیان من ئێستا نمونەم باس کرد هەموو ئەم دەسەڵاتانەی کە لە ناوچوون هۆکارەکەی ئەوە بووە قەزافی بۆچی ڕۆی پارەکانی فریای نەکەوت زێن العابدین بۆچی ڕۆی پارەکانی فریای نەکەوت هۆکاری دەرەکی نەبوو تەنە ناو خۆی برسێتی بوو بڵێ بۆ ئەگەر لە ناو خۆدا بەهێزبی هیچ هۆکارێکی دەرەکی ناتوانێت کارت پێ بکە بەس خەڵک لە تاو برسێتی شۆڕشەکە خەڵک ژیانی بۆ دابین کەی باوەڕکە هەر درۆیە دیموکراسیشی نایە من نمونەت پێڵم وڵاتێکی وەکو کوێت باشە وڵاتێکی وەکو ئیماراتی عەرەبی باش ئەوە پێی بڵێن دیموکراسی تیانە دەسەڵات بنەماڵەیە پاشایەتیە پشتا و پشتە هیچ کەس شتی بەدەست نییە ئیلا بنەماڵە نەبێ خاوەنی بڕیارە لە هەموو شتێکە بەس لەبەرەوە ژیانیان بۆ خەڵک دابین کردووە گوزەرانی خەڵک باشە و خەڵک ئەتوانێت بە ئازادی بژی و باری ئابووریان باشە کەس بیر لە شۆڕەشەکاتەوە بیری لە ڕاپەڕین کردوێتەوە نایکەن لەبەرەوەی لانی کەمەڵە ژیان و گوزەرانمان دامەزراوە خەڵک بیری لە ناکاتەوە بەخوام دیموکراسیش نییە مافیشیان پێشێ دەکرێت تا ڕادێک بەڵام لەبەرەوەی ژیان و گوزەرانیان باشە هەرماونەوە بە زەمانە بەڕاستی لە هیچ ڕوویەکەوە ژیانی خەڵک دەبا کەسێک ئێستاش ڕخنە لەم دەسەڵاتە بگرێ لە ئۆپۆزیسیۆن بێ یا وەکو تاک بێ بزانە چۆن بۆیان بکرێ ڕاپێشی زیندانیەکەن و داوای لەسەر قەی دەکەن و سکاڵای لەسەر تۆمارەکەن و سزا ئەدرێ و نان تووشی نانبڕینیەکەن و ڕێگای هاتوچێ لێ گیرێ وی خەنە زیندانەوە و دا ڕۆژنامەنووسیشکا کە کوژران و لە ناو چوون خۆ بەڵگەی زیندون لەسەرەوەی کە ئەمانە تەنانەت ڕەخنەشیان قبوڵ نییە و چۆن بێوان بکرێ ئەم وڵاتە بەڕێوە ببەن بەویستی خۆیان دەیبن و خەڵقیشە چەوسێنەوە و بۆ معلوماتیش دێکدو پەیامیش سپاس ببوو من دەمە یەکشی تریش بڵێم ئەو شەوەیە لەم وڵاتەیە ئۆپۆزیسیۆنیشیان نێشتووە و ئۆپۆزیسیۆنی ڕاستەقینە ئەمان توانیویانە بەداخەوەیڵێم خەڵکیان وا بێزار کردووە توانای شۆڕش و ڕاپەڕینی نەمێنێت کامە قۆناغێکە و تا سەر ناڕوە و بەشێکی زۆری زمەی خەڵکیان کڕیەوە بە پارە و بە ناوی ئەم موچە نامەشروعانەی کە بڕیانەوە دوجاری ئەگەر هێزێکی ئۆپۆزیسیۆنی شەبێت تا سەر ئێسقان دژایەتیان کردووە من زۆر جارێک لێم بە کورتیەوە لێم ئیسلامیەکان بەەوە تۆمەتبارەکرێن ئۆپۆزیسیۆنن ڕاستە ئیسلامیەکان ئۆپۆزیسیۆنی ڕاستەقینە بوون و ئیسلامیەکان تەسلیمی ئەو دەسەڵاتە نەبوون و بە تەحەداشەوە لەم بەرپرس نین لەو گەندەڵی کە هەیە و لە هەر بوارێکشا دەسەڵاتێکی کەمیان هەبوو بێ سەربەرزانە لی دەرچوون بەڵام ئیسلامیەکان یەکەم پشتیوانی خەڵکیان نەبووە دەیان ساڵە ئۆپۆزیسیۆنن بەڵام خەڵک دەنگی پێ نەداون بە قەدەرەوەی کە پێویستە جگەلەوەی دژایەتێکی زۆریش کراون لە ناوخۆ لە دەرەوە سیستمی جیهانی ئەمڕۆ زۆر بەتوندی دژی ئیسلامیەکانە و ڕێگان پێنادا کارەکانی خۆیان بکەن ئەگەر لەسەر حەقیش بن ئەو نمونونەکانی دیارە لە میسر و لە وڵاتانی تری کاکتۆر دەقەیەکیش بۆ بەڕێزت بە کورتی چارەسەر چێەوەی کە بەڕێزوتت ئێستا لەرز دەرچوو و پارتیویکێتی گەندەڵیان پێ چارەسەر ناکەی چارەسەر دەقەیەک بە کورتی بێ سپاس دەکەم والله چارەسەر ئەلبەتە چاکردنی ئەوەی کە خراپ کراوە چونکە گەندەڵکار ناسنامەی نییە بەڵکو هەوڵ ئەدا ئاوی لێڵ هەبێت و مەلەی تێدا بکە بۆیە چارەسەر بریتە لەوەی چاکردنی ئەوەی کە خراپ کراوە چاکسازیکردن لەوەی کە گەندەڵی تێدا کرا ئەوەش بە پلەی یەکەم بێشێتی و پارتی دەکرێت کە خۆیان کردویانە و خۆشیان ئەبێت چارەسەریکەن و ئەگەر چارەسەری نەکەن بەڕاستی مەترسی زۆر گەورە نەک تەنها لەسەر قەوارەی هەرێمی کوردستانەیە کە ئەمڕۆ بەداخەو کەوتۆتە بەر مەترسی هێزە ئیقلیمیەکان ئێران و تورکیا بە کەیفی خۆیان بۆ بارانیەکان و بەغدا هەڕەشەی ئەکا بودجا بڕێتە و بە کەیفی خۆی ڕێرات فەرز دەکا بەسەر هەرێمی کوردستانە بەڵکو مەترسی لەسەر خودی خۆشیان و سەر خودی حیزبەکان و دەسەڵاتدارەکانیشێ بۆیە لە قازانجی خۆیانە ئەگەر چاکسازی بکەن بۆیاندا بسنەوە پارەی خەڵک بگەڕێنەوە
موچەی خەڵک نەبرن لە بەرژەوەندی خۆشیان و دەسەڵاتەکەیانە بۆی بمێننەوە پێویستیان بەوەیە کەوا چاکسازی ڕاستەقینە ئەنجام بدەن. بەڵێ سوپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر ئەحمەد وەرتی سەرۆکی سەنتەری ئایندە لە هەولێرەوە لەگەڵمان بووی هەروەها مامۆستادارە محەممەد ئەمین هەنداوی پێش سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی لە سەری سپاسی بەڕێستانەکەی سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ